زۆر بەڕست خات و سارا جعفەری ئێکە وەکو فۆتۆگرافەر ئەمڕۆ لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. خات و سارا فەرموو. سارا خان فەرموو. فەرموو. سڵاو سارا خان، بەیانی باش، بەخێر بێت. سپاس، فەرموو. سارا خان سڵاو دەبێت. خێر بێت. سپاس دەکەین. ئێمە لە سەرەتای پرۆگرام باسمان لە کاری فۆتۆگرافەری و باسمان لە گرنگی فۆتۆگرافەری کرد، بەڵام لەگەڵ ئەوەشدا چەند گرنگە لەوەی کە ئێمە ڕەسەنایەتی و کلتوری خۆمان بپارێزین بێمە هەمیشاڵن ئەگەر وێنەیەک بگرین بۆ ئەمڕۆ نەتوانین سوودێکی لێبین، بەڵام لە داهاتوودا وەکو مێژوەک ئەمێنێتەوە. کاری فۆتۆگرافەری لای خات و سارا چی ئەگەیەنێت؟ والله زیاتر لەوە هۆڵام کە ئەو شتانی کە دەغدەغەی خۆمە بۆ نمونە کوردایەتیمان، ئەو شتانی کە لای کورد زۆر گرینگە ئەوانەی پیشان ئێستاکەی ئەمڕۆ لەسەر نۆرۆز باسمان کرد، بێگومان ساڵ بە ساڵ شێوازی نۆرۆز لە لای ئێمە ئەگۆڕێ، خەڵکانی زیاتر پێ بەهای ئەدەن. ئەم شتانە گرینگە کە ئێمە وەکو ئاکاسێ سەبتیکەین کە ئاکاسێ سەبتیکەین کە لە داهاتووە ئەمانە بمێنێتەوە بوو مناڵەکانمان بوو کەسانێکی کە لە داهاتوو ئەتوان وێنەکان ببین. بەڵێ خات و سارا لە ئێستادا لە پێشەکەەکە ئاماژەمان بەوە کرد کە پێشانگایەکی بەڕێزت پێشانگایە کراوەتەوە کە 15 لە وێنەکانی تۆ لە پێشانگاکەیان نمایش کراوە نە شاری هەولێر. زانیاری زیاترمان بیتە سەبارەت بە پێشانگاکە، کاتیکردنەوەی و کاتی تەواوبوونی پێشانگاکە و وێنە تایبەتانی تۆ کە نمایش کراون و تایبەتن بە جەژن و بۆنی نەورۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ ئەمانە 15 وێنن، بەس بەشێکی زۆر بچووک لە پرۆژەی نۆرۆز لە ڕۆژهەڵاتی کوردستانە، چونکە زیاتر لە 7 ساڵە کە من هەموو ساڵێ ئەو گوندانەی کە لە ڕۆژهەڵاتە بەتایبەت لە پارێزگای کوردستانە جەژنی نۆرۆزەکەن وێنەکانیانم گرتووە. بۆ نمونە ئاوایەکانی تەنگیسەر، بێساران، تەختە زۆرن، شیان، ئەو گوندانی کە ئەم چەند ساڵە هەر ساڵ بە شێوازێکی ڕێکوپێکتر جەژنەکان سەب دەکەن. جا پێشانگاکە لە 11 مانگە دەستی پێ کردووە تا 31 مانگ هەیە بە سپۆنسەری کوردستان کرۆنیکڵە، چونکە یەکەم جارەکە من لە باشوور پێشانگام هەیە. ئیتر چیتر پێویستە؟ زۆر باشە. لەگەڵەوەی کە تۆ زیاتر کارەکان لەسەر ڕەسەنایەتی و کللتوری کوردیە، لەسەر جلوبەرگی کوردیە، لە چاوی ئەو کامێرایەتەوە کاتێک کە ئەو ڕەسەنایەتی و کللتورە ئەبینی تا چەند چێژ بە تۆ ئەبەخشە و لە دواییدا تۆ دووبارە کار ئەەکەیتەوە لەسەر ئەو وێنانەت. بەڵێ لەم ساڵانەی کە نزیک بە زیاتر لە 10 ساڵە 12 ساڵە بێژین من فۆتۆگرافەریەکەم، بۆیە لەم ماوە کە دەستم پێ کردووە ساڵ بە ساڵ شێوازی گۆڕین و جلەکان ئەبینم لە کوردەواریە، بەتایبەت لای خۆمان، چونکە ئێمە شێوازی جلەکانمان زۆر تایبەتن، هەر ناوچێک و قەشەن دیارە، تایبەتمەندی ڕەنگی جیاوازی خۆی هەیە. بوو نمونە سەروێنەکانمان، کڵاوەکانمان ئەمانە زۆر جیا ئەسەن بوو نمونە 5 ساڵ لەمەوبەر 10 ساڵ لەمەوبەر تەک ئێستەمە زۆر گۆڕاوە. بۆیە پێم خۆشە ئەم شتانە سەبتیکەم کە خەڵک بیبینن، چونکی گرینگە. بۆ نمونە دایەگەورەی من ئەو شێوازەی کە سەروێنەکەی ئەبەستێ بە دوای دایەگەورەم من یەکی ناتوانم، دایکم ناتوانێت، ئەو کەسانێک هەن لە دەوروبەرمانە نازانن، بۆیە بۆم گرینگە. کاتە تۆ هەوڵت داوە لە وێنەکانیشدا جیاوازیەکی شتێک لە سەردەمەکاندا بێگومان، چونکی جیاوازین، بوو نمونە هەر ئێمە و ئێوە جیاوازین، هەمومان کوردین، بەس جیاوازی کە ئێوە جیاوازی جوانترمانەکات و پێم خۆشە ئەمانە. دەستەخۆش بێ. خات و سارا لە وێنەکانی تۆ یاجگەل لە بۆنەی نۆرۆز و زۆر گرنگی بە سروشتی کوردستانەی، زۆر گرنگی بە تەواوی وەرزەکانەی لە گوندەکانی کوردستانە، بە تایبەت گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەگەر باسێکی ئەو مامۆکەی تا چەند چێژی لێبینیت کەس کاتێک سەردانی گوندێکەکەیت و تۆ لە چاوی کامێراکەتەوە وێنەکان بۆ بینەران ئەگوازیتەوە؟ سروشت یان تەبیعەت بەشێکی گرنگ لە ژیانمانە، یعنی بینینی بوو هەموو خەڵکێک جوانە. بۆ نمونە ئەوەی کە من هەر لە شار بوو هەستێکی زۆر خۆشم هەیە، کات کە مثلا مانگێ جارێ هەفتەیەک جارێ ئەڕۆم ئەم سروشتە گۆڕانکاری لەسەریە ئەوێ. بوو نمونە لە لای ئێمە بەنداوی زۆر هەیە، ئەو بەنداوانە ئەبێتە هۆی ئەوەی کە گۆڕانکاریک لە ناو سروشتا بێ. ساڵ بە ساڵ کە ئەیبینن تەبیعەت گەرمترە بێ، سروشت گەرمترە بێ، ژینگە
ئەبێ زیاتر ئەویش بپاراسترێ بۆیە ئەمانش بۆم گرینگە بجگە من هەر فۆتۆ لەسەر گوند کار ناکەم هەر لە شاری سنەش بۆ نمونە کارەکەم و ئەو شتانی کە دەغدەغەمە بەتایبەت ئێمە لەسەر ئافرەت کە زۆر دەغدەغەم هەیە ئەو شتانی کە بۆ خۆم گرینگە لە وێنەکانم حەزەکەم پێیان نیشان زۆر گرنگی بۆ بەرهەمانەشەی کە لە گوندەکانە وەرزی خۆیەتی و لە وەرزی خۆیە ئەو بەرهەمانە ئەچێتە بازاڕەوە بەڵێ بێگومان وەکو ئەزان بۆ نەتەنیا لە کاری وێنەگریە بۆ نمونە نیگارکێشەکانیشمان هەروان هەنار ئلێمانێکی زۆر گرینگە لە ناو کوردەواریە لە ناو فۆتۆیشە هەروە لە ناو نەقاشیشە هەروە بۆیە ئەمانە شتێکن وەکو عکاسێک وەکو وێنەگرێک ئەمە لە ئەستۆی منە ئەبێ ئەمانە ئاگاداری بم وە هۆڵی بۆ بم کە بە شێوازی ڕێکوپێک بە خەڵکی پیشان بدەم بۆ نمونە چونکە میدیایك وەکو فۆتۆگرافێری زۆر بەقووەتە زۆر ئەتوانێ زۆر جار بە وێنێک هەزاران وەڵام و هەزاران قسە بکەیت بۆیە ئێمە ئەبێت هۆڵی خۆمان بین تا بتوانین چی باشترین بەڵگەشە بۆمانەوە بەڵێ زۆر باشە بە زۆر بەقووەتە بەڕاست هەزاران قسەی هەیە وێنێک زۆر باشە خاتو سارا چۆن بولەوەی کە کاری فۆتۆگرافەری هەڵبژاردە ویستی ئەو کارە بکات وڵا نازانم بڵێم لە کێ و چۆن و چونکە وا هەستەکەم هەر لە منداڵی و ئەم پرۆسە ڕۆیشتووە کە من ئێستاوە تواو هۆڵی خۆم داوە کە ڕۆژ بە ڕۆژ بزان بۆ چییە بەڵام خۆمیش نازانم اونە هەستێکی خۆشە توا و ژیان میگرتووە ئیسە ئیشی من کە کارێک پێکەم فۆتۆگرافێری یار بەش لە ڕێگەی فۆتۆگرافێری بۆ بەدەستێنم ئەو شتانی کە بۆز لە زانکۆوە خەریکی تەدریسکردنم دەرسانم هەر بازم فۆتۆگرافێری ینی زۆر شتانێک هەموو شتی ژیانم بۆتە فۆتۆگرافری بەس خۆمیش نازانم لە کوێنەوە لە چۆن دەستی پێ کرد بەس ئەزانم زۆر بۆم گرنگە زۆر کۆمەک مەکا بۆەوەی کە ژیان باشتر ببینم سارەخان باباسێکی بۆنی نۆرۆز بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەم ساڵ کە لە چۆ بووی تۆ و ئەو وێنانەی کە گرتوتە تایبەتە بە چ شارێک زیاتر کارت لەسەر کوێ کردووە ئەگەر باسێکی بۆنەکەمان بکەی کە خۆتیایە بەشدار بیت وەڵڵای ئیمساڵ من لە هەر باشوور بووم تەنیا نۆرۆزی کە توانیم بیبینم ئاکرێ بوو چونکە لای ئێمە گوندەکان بەهۆی ئەوەی کە شوێنەکان گەرمە سێرمانە سەردە سێرمانت گەرمە سێرەکان بوو نمونە گوندی پاڵەنان و ئەوانە دێوەزنا و ئەمانە هەر لە مێژە بوویانە کە مانگی ڕەشەمە دەستی پێکرد نۆرۆزیان دەست پێکرد ئەمانە گەرمە سێر خۆب ئیتر ئێمە هەر لە ڕەشەمە و نۆرۆزمان هەیە لە لای خۆمان بەس ئیتر هەر ڕۆژ گوندێک هە شارێک ئیمساڵی تر خۆ نازان بینیوتانیانە ڕۆژهەڵاتی تەرەکانی زۆر باش بوو بەڵام من ئیمساڵ لێرە بووم لە باشوور بووم ئاکرێم بینی زۆر تایبەت بوو زۆر هەستێکی خۆش بۆ هەموو لە چوار پارچەکۆ هاتبوون ئاسان زۆر تایبەت بوو زۆر چ هەستێکە ئەوە لەم بۆنەکانە لە شوێنی خۆتەوە لە شوێنی خۆت بەشدار نەمیشتە شوێنێکی تر هەر کوردستانە هەمومان بە زمانی کوردی قساکەین هەمومان کوردین بەڵام بۆنەکە ڕەنگە کەمێک جیاوازتر بەڵێ هەر ئەو تۆزە جیاوازی کەوتم سن زۆر هەستێکی ئەوەی کە هەزاران کەس هاتبوون لە هەزار شوێنی دنیا لای ئێمە شەروایەمیش چەند ساڵێکە ئیتر لە ناو ئێرانە ئێمە بەناوبانگە نۆرۆزی ڕۆژهەڵات بۆیە خەڵکیکی زۆر دێن لە هەموو شارەکان و لە دەرە و لە ئێرانیش بەڵام ئەوەی کە ئاکرێم بینی بۆ شێوازە و بۆ ئەزەمەتە ئیتر ئەسەن شتێکی تایبەت بوو بەلام و یەکەم جارە لە باشوور بەشدارە بیت؟ بەڵێ یەکەم جاریش مکاتون بوو باشوور ساڵی داهاتوش لە سلێمانی بەشدارە وەڵڵا پلان هەیە؟ ئیشەڵڵا زانین قسمە چۆنە بێ زۆر باشە لەگەڵەوەی کە ماڵێن هەموو کارێک ئەستەم و کورسی خۆی هەیە بەڵام لەگەڵەوەشدا کاتێک کە کەسێک حەز و خولیایەکی هەبێت بۆ کارێک هەموو هەوڵەکەدا بۆی کە بە جوانترین شەوە ئەو کارێ ئەنجام بات هەموو ئێستا لەو کارێک کە تۆ خۆتیای کاری فۆتۆگرافەریە تا چەند نوێ بوونەوە ئەپدێت گرنگە بۆی کە تۆ ڕۆژانە لەگەڵ سەردەمەکەی خۆت بگونجێنیت فۆتۆگرافەری هەر ئەوە نییە کە بەست تۆ دووربین شات بیلێ ئەبێ زۆر بوارە و ئازانابی بۆ نمونە هەر ئەوەی کە من بزانم لەگەڵ خەڵکی لای ئێوە لای خۆمان ئەم گوند تا ئەو گوند چۆن لەگەڵیان مامەڵەکەم چۆن لەگەڵیان قسەکەم ئەمانە هەموو شتێکە یانێ ئەوەی کە جوانێ چۆن تکیا قسەکەم
پیرێ چۆن تەکیا قسەکە ئەمانە هەمووی گرینگە ئەوە نییە بەس ئەکاسی بێ لە بواری ئەکاسیشەوە هەروە هەر ڕۆژ من هەوڵام بێگومان چونکە ئەوەی کە نەتەنیا خۆم خەریکم فێر ئەبم بۆ نمونە خەڵکانی دیکەش لێم فێر ئەبن ئەمە گرینگە کە بەهایان پێ بدەم زانابم هەر ڕۆژ ئاپدەیتەوە بم توا هەوڵی خۆمام چونکە وا هەستەکەم ئەبێ بگۆڕین ئەبێ ئاپدەیتەوە بین مەبوورە ڕۆن لەگەڵەوەژە هەندێک جار لەوانەیە کە مە فۆتۆگرافەرەکان هەندێک ئەستەمترێکی ئەوە بێت لەوەی کە بیانەوە توێنەی شتێک بگرن هەندێک جار لەوەی کە ئەو هاوڵاتیانە یاخود ئەو شوێنە ڕێگە بۆنە لەوەی کەوێنەکانیان بگرین تا ئێستا ڕوبەڕووی ئەوە بوویتەوە زۆر بۆ نمونە هەر لە ناو ئێران کە ئەڕۆینە گوندێک یان ئەڕۆینە شارێکی دیکە هەیە کاورا زمانی فارسی نازانێ یان من تێناگا هەر بەوەش کە نازانێ من توە هەوڵی خۆمام یا هەر لە لای خۆمان نمونە هەست کە کەس حەزی لێ نییە بەڵام تووە ئەگەر کەسێک یان نوێنەیەک بۆم گرنگ بێ تووە هۆڵی خۆمام ئەسڵ کۆتان نایێت ئەبێ بیگرم ئیتر ئەگەر نەکرا ئیتر چی پێکەیت زیاتر حەز بۆیە کار لەسەر چی بکەیت کار لەگەڵ لە بۆنەکانە بکەی بۆنە کوردەواریەکان یان لە سروشتا کار بکەی زیاتر حەز بە چ کارێک من ئەکاسی ستریتم ئەکاسی خیابانیم ئەو شتێک کە حەزی خۆمە زیاتر لە شقامەکانە ئەتوانم وێنەی چاک بگرم وا هەست دەکەم بەڵام وەکو کوردێک ستریک بە تایبەت سنە وایە بەڵێ وەکو کوردێک بەعزیش زۆر وەزیفەمە ئەرکە لەسەر شانم بۆ نمونەی کە ئەوەی کە بتوانم وەکو کوردێک نۆرۆز پیشانی جەهان بم ئیتر ئەبۆیە چونکە ئەو شتانەی کە من ئەیبینم زۆر ڕێز ئەبمە و ئیتر ئەو شتانە ئەیبینم هەر ساڵ ئەگۆڕێ ئەبێ وەکو ئاکاسێک بابەتێک هەڵبژێنم کە بتانم بە خەڵکەکەم کۆمەکەی لە مەراسیمەکانە لە بۆنەکانە بەشداریت کردووە لە مەراسیمی پیرشالیار بەڵێ باشە ئەگەر باسێکی مەراسیمەکەمان بۆ بکەیت و ئەو وێنانەی کە تۆ لە مەراسیمەکەیە ئەرشیفت کردوون وا کردوون پیرشاریار زۆر جالبە بۆنێکی تایبەتە بەڵێ ئەسان بوو منیش کە خۆم کوردم جیاوازی سچە بگەیتە کەسێکی دیکە ئەوەی کە ئەو ئێعتقاداتە ئەو بیرروڕا هەر زیندووە هەر ساڵ تکرارە بێتەوە و هەر ساڵ خەڵکێکی زۆر بە تەمان ئەوەی کە ئەم جەژنە بێت خەڵکی خۆیان بەتایبەت ئەسەن زۆر کات ئەبینم ئەڵم پێیان ئەڵم بابە ئێمە فۆتۆگرافێنی هاتوون وێنە بکێشین بۆ ئێوە لە ئێمە هەوڵترن بۆ ئەوەی کە لە ناوڕێڕ ئەوە حەزیان لێ ئەمانە تواو ئەم هەیەجاناتە تواوم حەزانە بۆی منێ فۆتۆگرافر جیاوازە بۆی منێ فۆتۆگرافر ئەوەی کە ئەو دەروێشەکان بەس پیاوەکانن ئافرەتەکان لەسەر کۆڵانەکان و ئەیبینە ئەمانە زۆر گرینگە چۆن بە وردی خەریکن تماشایەکەن ئەمانە بەشێک لە کوردبوونێ مەز ئەبێت هەوڵی بۆ بین ئەبێت گرنگی گەرم و گوڕی ئەوان زیاتر بێڵینەوە زیاتر کاری لەسەر بەڵێ ئەسان چوە ساردبوونەوە نبینی لە مەراسمی پیرشالیارە ساڵ بە ساڵ زیاتر گرنگی پێ ئەدرێت و گەرم و گورترێکن لە جێبەجێکردنی مەراسیمەکە ئەزان چییە ئەوەی کە ئێمە هەوڵ بین ئەو شتانشمان بڵدیکەینەوە زیاتر نیشانی خەڵکی بدەین کە ئێمە بۆ شێوازە بتوانین گەشتیارێکی زۆر بۆ ناوچەکەمان چونکی سەنعەتی توریسم زۆر گرینگە بنونە هەر ئاکرێ خۆتان بینیتان چەند هزار کەس لە هەموو شوێنی دنیا وێنە ئەتوانێت گەشتیار ڕاکێشێت بەڵێ بە دڵنیایی تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی گەشتیار بە تایبەت لە بۆنەکانە بۆ نمونە ئێمە جژنی ڕەمەزانمان لەبەردەمایە ئیتر ئەکچینە لە وەرزی بەهارای نەچینە وەرزی هاوینەوە تا چەند وێنە کاریگەری ئەبێت لەسەر ڕاکێشانی ڕێژەی گەشتیاری زیاتر بۆ ناوچەکان وڵات زۆر بەقووەت بوونمونە هەر ئەم جشنەی نۆرۆزەی کە ئێمە هەر ساڵ ئەڕۆین ئەیبینین ئەیگرین جارێک زۆر بێ ئەکاسەکانی ئێمە چونکە سنە زۆر فۆتۆگرافەری بە قووەتی هەیە وێنێکمان ڕسمێکمان گرتە بوو کە زۆرمان هەر ئەومان گرتە بوو بۆ شێوازە گرتومان بەڵام یەک فۆتۆگرافێری تارانی کە هاتە بوو چۆن بە ناوبانگ بوو لە ناو سوشیال میدیای وەکو ئینستاگرامە ئەو فۆتۆگرافرە کە داینابوو لە ناو پێیجێکی خۆیە خودی ئینستاگرام شێری کردووە پێیجی ئینستاگرام ئەمە بووە هۆی ئەوەی کە ئیتر ساڵی داهاتوو نە 1000 نەفەر 10,000 نەفەر بێ
قال بۆ ئەبینن لای ئێمەش هەیە لای ئێوەش هەیە ئەو کەسانی کە ئێستا یەکسەر تۆلید محتەواکەن ڤیدیۆ ئەگرن لە سروشت و لە گوندەکان و لە لای ئێمە ئایستا نۆرۆزی ڕۆژهەڵات وای لێ هاتووە پێشتر مەسەڵەن 5 گوند بوو ئیسە بۆتە 50 گوند زوو جژنەکان هەر ڕۆژ شوێنەیەکە بۆ نمونە مەسەڵەن پارێزگای کرماشانێکە پارێزگای ورمێیەکە ئەمانە گشتیان پەریاندا و بەناوبانگیان کرد چونکی گەشتیارێکی زۆر بوو گوندەکان بۆ شوێنەکەیان دەکرد. زۆر باشە لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا لەوانەیە هەندێک لەو کارانش ئاسانتر بوو بێت هەل ئەگەر کامەرەیەکیش نەبێت ئەتوانین لە مۆبایلەکانمانەوە ئەمە بتوانین جوانترین وێنە بگرین جوانترین وێنە بچرکێنین تا چەند بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا لەگەڵ هەموو ئامێرانەی کە ئێستا هەیە کاری فۆتۆگرافەرەکانیشی ئاسانتر کردووە. والله هەر شتێک ئەگەر لە اختیار تا ببوون نمونە ئێمە ئێمەونە گرینگە کە تۆ ئەبزارێکی چاکت بێ بەڵام لای ئێمە چونکە زۆر قورسە ئەبزارەکە بگۆڕین بۆ نمونە ئەو کامرایی کە من هەمە لە دەستپێکی پرۆژەی نۆرۆزەکەم و تا ئێستا لەگەڵم بووە ولی زۆر گرینگە بۆ ئایسە من بوو پرۆژەی داهاتووم بەڕاست ئیتر ناتوانم لەم کەمێرا بەکار ببەم ئەبێ کەمێرایکی چاکتر بەقووەتر چونکی گرینگە بۆی کە تو لە سایزی گەورەت گەرەکتە چاپیکە بوو شوێنی تایبەت گەرەکتە کارەکان بنێری ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ ڕاحەتتر و ئاساییتر حتا ئەوە مەسەڵەن لە ئاکرەیە بارانێکی زۆر باری ئیتر دووربینەکەی من پڕ بوو لە ئاو باران ئەسڵان ئیتر نەمەتوانی هیچکاری زۆر گرینگە ئەوەی کە تەکنۆلۆژی لەگەڵی نزیک بیتەوە لە دواییشا بۆ چاکردنی وێنەکان لەواچە لە سەدەمی کۆنترا ئەگەر وێنەیە گیرا بێ هەر چۆنێک بوو بێت نەتوانرا بە دەستکاری بکرێت و چاک بکرێت بەڵام ئێستا لە ڕێگەی چەندین بەنامەڵوی کە بتوانێت وێنەکان جوانتر بکرێت ئەمەش لە ئێستا لەواچە گۆڕانکاریکی بەسەر کاری فۆتۆگرافەریە هێنابێت. بەڵێ تاسیری زۆر هەیە بۆ نمونە تۆ سروشتێک ژینگەیەک ئەبینی پڕە لە ئەشغاڵ و زبڵا بەڵام تۆ بە ئەبزارێ وەکو فۆتۆشاپ چاکیەکەیت بەڵام ئێمە لە فستیواڵەکانە لە شوێنەکانە ئەمە تعریف کراوە کە تۆ بەس ئەتوانی تا ئەو ڕادە لەسەر فۆتۆکەت کارکەی بۆ نمونە ڕەنگەکەی ئەتوانی خاستکەی نورەکەی ئەتوانی لە هەر شوێنێک تایبەتمەندی و فیلترگەلی خاص خۆی هەست کە تۆ ئەتوانی بۆ شێوازە فقط لەسەر وێنەکانت کارکەی. من هۆڵام زۆر کات بۆ نمونە بوو پرۆژەی نۆرۆزەکەم زۆر بنیامێکی ڕاست و سادق بم ئەو شتێک کە بەڕاست بینیومە هەر ئەوانە پیشانی خەڵک. ئەکرێت بڵین نەچاوی تۆوە شتەکان جیاوازترە وەک لە چاوی من کە من فۆتۆگرافەر نیم و تۆ کە ئاچیتە شوێنێک ڕەنگە بوون ئەم سروشتەی کە لە پشتی ستۆدیۆکەی ئێمەوەیە جیاوازتر ببینیت وە جیاوازتر بتوانی کاری تیا بکەیت وەک لە منێک کە فۆتۆگرافەر نیم. بێگومان هەر مرۆڤێ نە هەر فۆتۆگرافەری هەر مرۆڤێ هەرچەندە من باشترین کامێرایان باشترین مۆبایلم پێ بێ بەڵام نەتوانم ئەو وێنەی تۆ بچرکێنم. جیا لە ئەوە بەڕاست هەر بنیامێ بە شێوازی ژیانە بینێ ئەو شێوازێکی ئێوە ژیانتان کردو دەک ئەو شێوازەی کە من ژیانم کردو فەرقیەیە بۆ ئەوە هەر لەسەر ڕوانی نیشمان تاسیری هەیە بەڕاست ئێمە ئەڵێن بە فارسیەکە بێتە تەجروبەی زیستە تەجروبەی زیستەی من لەگەڵ تەجروبەی زیستە ئێوە فەرقیەیە بۆ ئەوە چاوی من لەگەڵ چاوی ئێوە فەرقیەیە ئەسڵ ئەمە شتێکی ئاسایی بوو نمونە زۆر کات زۆر شتە ئەبینین لە دەور و بەرمانە شاید هەستێکی خۆش لە دانێک ئایجاد کە لە دانێکی در ناڕەحەت بێ پێ ناخۆش بێ ئەو شێواز. زۆر باشە تا چەند گرنگە فۆتۆگرافەرەکان بە شێوەیەکی ئەکادمیانش کار لەسەر کارەکەیان بکەن وەکو خۆشت ئاماژەت پێکردەوەی کە هەندێک جار ئەو وێنانە تۆ ئەتەوێت ڕاستەکەی بگوازیتەوە بۆ خەڵکی و ڕاستەکەی پیشان بە خەڵکی بێ بەڵام لەوانەیە بە تایبەتی ئەو فۆتۆگرافرانەی کە هەنێجا کار لەسەر ئیشی مۆدەڵەکانەکەن نەجات ئەو کەسە ئەگەر بە ئاسایی ببینی ئەوەندە فەرقی هەیە لەگەڵ وێنەکە کە نەیناسیتەوە. ئەوە شێوازێک کە ئێمە ژانگەل و بەشکلی جیاوازمان هەست لە وێنەگری بوو نمونە ئەوان دەتوانن وەلێ من وەکو ئەکاسێکی مستەنەد تا ڕادێک ئەتوانم هەر کەسێ بە شێوازی ئێمە مەسەڵەن بەشێکمانست فۆتۆمۆنتاژ خات لە بەشی فۆتۆمۆنتاژە تو هەموو شتێک ئەتانی خەڵکەی وەکو هوشێ مەسنوعیە کە ئێستا هاتووە بوو نمونە ئەڵێت پیاوێکی کورد لە کوێنێکە لە شاخێکی کوردستانە بۆ دروستکە دروستەکە ئەمیش بەشێکە حتا لە ئەتانی فۆتۆگرافەری بێ بەشەکان
بەشەکانی زۆر تایبەتە هەر کەسێک لە ژانڕی خۆیان ئەو بەشی کە کار ئەکا ئەتوانێت تاوڕادێک کە پێ خۆشە دەستکاری وێنە بخۆڵقینێ ئەشکرێت بڵین کوردستان مەجای کارکردنی زیاتری تایە بە تایبەت بۆ فۆتۆگرافەر وایە بەڕاست تێدایە ئەزم بوون نمونە من لەم ساڵانەی کە زیاتر خۆم ناسیوە ئیتر لە ڕۆژهەڵات لە ئەو بەشەی کە ڕۆژهەڵاتە بۆ نمونە پارێزگای کرماشان پارێزگای ورمێ یا حتا بەشێکمان کە لە لۆڕستانە ئیتر دوور نەکەوتومەتەوە هەر ئەو چونکە ئەوەندە سوژەی تایە ئەوەندە شتی تایبەتی تایە کە من ئەتوانم تا ساڵهای ساڵ لەسەری کار بکەم پێشتر مەسەڵەن بوو فستیواڵێک لە کوردستانەوە ئەڕۆیشتم بوو مەشهد ئەڕۆیشتم بوو بیرجەند ئەو پەڕی ئێران نزیک بە 1300 کیلومتر هاتوو چوومەکرد بەڵام ئێستا ئەوەندە ئیتر کوردستان تایبەتە بینم بەس لەسەر کوردستان لەگەڵی ئاماژت بۆ کە تۆ خوێندکاری شتێکەوانەیان پێ ئەڵێیتەوە تا چەند حەزەکەیت ئەو ئەزمونەی کە تۆ خۆت هەتا خوێندکارەکان لە داهاتوودا بتوانن لە خات و سارە بە باشتری کاری فۆتۆگرافەری بکەن وڵات زۆر حەزم لێ هەموو کات پێیان ئەڵێم فقط بەس پرسیارکەن بڕۆم بە دوایە زوو یەکی لە شتەکان کە پێیان ئەڵێم ئەوەسەی کە تخوا سرچکەن گوگڵ هەیە شتە بۆ ئەوەی کە پرسیاریان بێ بۆ ئەوەی کە ئیشکەن لەسەری کە منیش بە دوای بڕۆم زۆر جار شاید من زۆر شت نەزانم بۆیە پێم خۆشە کە ئەوان هەر بە دوای بڕۆن پرسیارم بۆ ئیجادکەن کە منیش ئەو شتانەی کە ئەزانم بەس تۆزێ ئەبێت زۆر جار خۆیان هەوڵ بن بۆیە منیش هەوڵی خۆم بەڵام زۆر کات ئەبێ خۆیان هەوڵی خۆیان بن تواو هەوڵی خۆم مامە هەر شتێک کە ئەزانم زۆر کات شێریەکەم ئیتر بزانین چیان لەسەر هیوادارم کە باش بن دەستە خۆش بێت خاتون سارا زۆر خۆشحاڵ بووین دووبارە بەخێر بێیت ئەم بۆ باشوور و بۆ شاری سلێمانی و بۆ ستۆریۆ کورسان